ديجي وجودي خودي كتي ام عبد الله بشير له الرالي كم طبعا هنا وكم بدا خالي بينها دلي ممكن روش بآفتك ده ممكن لكردستان ببداك باجا سفر مسيري جورنال كان يكون أكثر لكردستان تنا آفتي تيدا يجوان بي شاوانيك كومالكاني آفتان دليلك شاوانيك غير دليلك باجا بس فرموا آفتان سيكوا مونيكا ميردك ليلة علوي فلاني بي باجا يا اوترا توني نوكا كان يخوض جوان دكيوا باش اوان تذكر اوان تسيام خويا كبير كاميان بدوادي ديروكي عبد الله بشكل فينا كاميان افريتي كما مستعين خلاص كيو كفارسي مثال شو صار لنا والله تخزمت كبير لأن اما اشتكى زور اوستراليا لويكا اما في لك دجمن دس كذا هشتا صار جاهلية عرض ظالم سلمان روحي قانونك شيء سباس برای کسوران عبدالقادر بردست رشوهی آسودن آقامنده کشاری اگر باب فرمید یادتان باش سردا بۆ ڕاستکردنەوەی من لێرە کاتی مەژداریم کردووە و کەسێکی ئاسایی ڕاستە لە ڕێکخراوی شتم بەڵام نوێنە لە ڕێکخراوی ئاسوودەنین نوێنە لە ڕێکخراوی ئاسوودە لێرە بۆ خۆی ئامادەیە بەداوای لەبوردنیش دەکەم ئەگەر کەمێک کاتم بنێ لەبەرێ تیشی قەمەسەر هەندێک مەسەلەی سەرەکی بۆ بابەتەکەی مامۆستانەوەی بە سەرەتا دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم لەم سۆڕانە زۆر بگیرێ ناوچەی سۆران بەگشتی لێرە لە ڕەواندن لە هەموو ناوچەکانی تر سەرەتا باس لە بەشداری سیاسی ئافرەتی کورد کرا بەشداری سیاسیانەی ئافرەتی کورد بۆ خۆی یەکێکە لە باڵێن دنگە بنەڕەتیەکان بۆ چارەسەرکردنی کێشەیان بۆ بەشداریکردنی ئافرەت لە سیاسەتا پێویستە بەشداریەکی ئافرەتانە بێت نەک بەشداریەک بێت لەسەر تەرزی پیاوان بەداخەوە لە کۆمەلگای ئێمە لە زۆر لە پارتە سیاسیەکان و زۆر لە دەستگا ڕسمیەکانە کە ئەیانەیە ئافرەت بەشداری بکە ئەیانەوێ دووبارەکردنەوەیەکی تری ڕسمی پیاوانە بێت پێیان بۆ نییە ئەو ئافرەتی کە بەشداریەکە بە شێوەی ئافرەتانی خۆی لێ بکات کە بۆ خۆشی بەشێکی گەورەی کۆمەلگایە و زۆر بەهای جوان و زۆر بیرکردنەوەی جوان لەلای ئافرەتیش هەیە کە توانێت چارەسەری کێشە کۆمەڵایەتی و بابەتە کۆمەڵایەتیەکانی لێرانەشە زیاترێکەوەی من جوڵان کە قسە بکەم لەسەر مەسەلەی ئیسلام و ئافرەت کە چەند پرسیارێک هاتووە توانیان بە شایەتێک میلاد جیاوازە چەند ژنی و زۆر بابەتی تر هەیە پرسیارانەکەن لەسەر بەڕاستی ئەمڕۆ دینی ئیسلامیش وەکو پێشان نەماوە ئەگەر ئێمە بەستینەوە بۆ خۆی کتێبی قورئان و کتێبێکی پیرۆز لەگەڵ هەموو کتێبە پیرۆزەکانی تری کە کتێبی ئاسمانی بۆ خۆی ئەنواع وەشقاڵ لێکدانەوەی ئێمە با نەبەستینەوە بە لێکدانەوەی ئەمڕۆ لە دنیای زانە ئیسلامەکانی دنیا بە ئەنواع وەشقاڵ شێوە لێکدانەوەیان هەیە و هەموو لێکدانەوەکانیشان قبوڵە و کۆمەلگا ئیسلامەکانی دنیا چ لە ئێران چ لە میسر چ لە تونس چ لە جەزائیر ئەو لێکدانەوانیان پێ قبوڵ بە ئێمە نەبەستینەوە چاوی خۆمان بەڕەشماڵێک نەگرین تەنها وەکو ئەفغانستان بیرکردنەوە لەگەڵ ڕێزما بۆ بیرکردنەوە سیاسیانی کە لێرە هەیە بۆ ئەو خوێندنەوە دینیانی کە لێرە هەیە هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینی لە ڕاستیە مەسەلەی دووشایەتی ئێستا زانە پێشکەوتوەکانی ئیسلام خەریکە ئەوە ڕەتەکەنەوە بە لێکدانەوەیەکی تر کە ئەو گونجاو نییە بۆ ئێستای کۆمەڵگای بەشەر بە پێچەوانەوە زۆر لە زانە دەرانێت لەسەر ئاستی دکتۆرا لە کوردستانی خۆمانە من خەڵک دەناسم کە لێکدانەوەی تازەی هەیە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و تەنانەت ئەڵێ ئەم زەمانی ئێستای ئێمەی تیاژی پێویست ناکات میلاد بەو شێوە بێ ئەگەر چی لە قورئانیشا هاتووە پێویستەکە بە شێوەیەکی کە خوێندنەوەی بۆ لەگەڵ ڕێزما ئەوە نابەستێتەوە بەسەوە کە خوێندنەوەیەکی دینی تەنها ئێمە لە حوجرەوە سەیری ئیسلام حوجرەش بە هەمان شێوە وەکو دەستگا تعلیمەکانی تر لە کۆمەڵگای ئێمە دابوونەوەی کە کۆمەڵایەتیەکانی بەسەراسەکەندا یان چەند ژنی زۆر لە زانە دینیەکان ئەناسم کە چەند ژنی پێوەستە ئێستا لەبەرەوەی مەرجی عەدالەتی زەوجی پێخۆبوون ئەمانە هەمووی بۆ خۆی ئەکرێ
زانە ئاینەکانیش خوێندنەوەی تازیان هەیە پێی تەکنۆلۆژیای تازە بەپێی واقعی تازەی کۆمەڵگای لێمە لەبەرەوە لێرانە مەسەلەکان ناکرێ بەس بە تەنهاوی بەسیتەوە بە ئاینەوە یان بەس بە تەنهاوی بەسیتەوە بەو جیاوازیانەی کە لەبینی پیا و ئافرەتا هەیە لە کۆمەڵگای ئێمە چونکە ئەو دوو یەکەی کۆمەڵگا دوو یەکەن بۆ تەواوکردنیە لێرانەشە من دڵنیام لەوەی قسەکانی مامۆستانووری بۆ ئەوە نییە کە چیتر ئافرەتان ڕژنان بکەونە جەبهەیەکی معارض بە پیا بەقەدەر ئەوەی کە داوا ئەکات مامۆستانووری کە پیاوان هاوکاری ئافرەتان بکەن ئەوانیش شەریکیان بن و هاوکار بن بە هەمان شێوە لەگەڵ ئافرەتانە کە بتوانن بەیەکەوە کۆمەڵگایەکی تەندروست پێک بێن دواتر یەک ملاحەزەی بچوو دەدەم لەسەر ئەو مەسەلەی ئەو برادەری پێش من باسی کرد لەسەر جاهیلێتی عەرب بەڕاستی ئەوە ناکرێت بەس تەنها بەسیتەوە بە جاهیلێتی عەربەوە چونکە زۆربەی زۆر شوێنەکانی دنیایە ئافرەت زیندە بە چاوکراوە بەس تەنها لە شوبەی جزیرەی عەرەبی ئەوە نەکرا وەبەی شفاعەت نییە من لە کلتوری عەرەبی بکەم لێرانە بەڕاستی بەقەدەر ئەوەی ئەمێ خوێندنەوەیکی واقعیانەمان کرێت بۆ دنیای دراوسێ و بۆ گەلانی توش من بە پێچەوانەوە ئەڵێم ئەوە بەس تەنها ئێمە لە کلتوری عەرەبیەوە ئەوەمان بۆ نەماوەتەوە چونکە کلتوری کوردی بۆ خۆی کلتورێکە تێکەڵەیەکە تەسیراتی فارس و تورک و عەرەب و تەنانەت کەمێک تەسیراتی ڕوسیشی بەسەرەوەیە کەمێک تەسیراتی ئینگلیزیشی بەسەرەوەیە ئێمە ناتوانین ئەو جانبەی تیرۆر بۆ ئافرەتان بەس بەستینەوە بە جاهیلێتی عەرەبیەوە دوایەوە کە باز لەوەکەن نووسینەوە بۆ ئافرەتان ڕاستە ئەم جیاکاری کە هەیە بەشێکی ئەکەوێتە ئەستۆی پیا و کە ڕێگە نادا ئافرەت بێتەمەیان و بەشێکی کێشی ئەکەوێتە ئەستۆی ئافرەت بۆ خۆی کە نەیە بێت لێرانە گوتاری ئافرەتان زۆر گرنگە کە هەر لە پانتاییەکان لاساییکردنەوە نەبێ بۆ ئەو گوتارانی کە پیا بێت کاتێک کە سیاسەت دەکات لاساییکردنەوەیەک نەبێ بۆ ئەو چەشنە سیاسەتی کە پیاوێتە باز بە ڕۆحێکی خۆی بە ئیمکانێتی خۆیەوە دەنگ هەڵدەبێت قسە بکە تەنانەت لەناو خۆیان ئافرەت پێویستی بەوە هەیە مەشاکلەکانی خۆیان باس و بەتابەتی ئەم قسانەی من زیاترێک تەوجیهی ئەوانەیە یەکەم کە ئاستێکی خوێندنیان بڕیوە و ئەرکێکی گەورە ئەکەوێتە سەرشانە و سوپاسان دەکەم نامەیە لەوە زیاتر درێژی پێدەن ئێمەش سوپاسی بەڕێز کاک سۆرانی کرد لە پرسیارش لێرەوەیە ئایا بە شێوەیەکی بەرچەم نابینین چەند مافی ئافرەت لای پیا و بەلایەندێ لە بەرامبەریشدا زیاتر مافی ئافرەتیان خودی ئافرەت دەگۆڕدەندێ من پێشش ئاماژەم بەوە کرد کاکەچێ وتم زۆر جار خودی ئافرەت بۆ خۆی بۆتە لەمبەرێک لە بەردەم داواکردنی مافەکانی خۆی لە تەعاملەکانی خۆی لە قسەکانی خۆی لە ڕەفتار و فکرەکانی خۆی واتە لێرەکە دوای چادێنە سەر پرسیارێک باسە ڕێگە چارەکانی کە ڕەفتەرەکەین يعني دەبێت گۆڕانکاری و یاخود بەخۆ داچوونەوە لەسەر ئاتی چ خودی ئافرەت چ پیاوەکە دەست پێ بکات لەوەی خودی پیاوەکە وەکو کاڵایەک سەری ئافرەتە نەکات یعنی ڕێگە چارەکانی ئێمە بۆ مەسەلەی زیاد دەست بدەن لەوەدا خودی پیاوەکە وەکو کاڵایەک وەکو بەرهەمێکی فرۆشتن و بازرگانی پێکردن سەری ئافرەتەکە نەکات بەڵکو دەڕوانگەیەکی ئینسانیانە وەکو بوونێکی مرۆیی وەکو بوونەوەرش کۆمەڵایەتی سەری ئافرەت بکات ڕێزی لێ بدرێ بەهای بدرێ كرامتي بارزة رئيس إرادة وإنسان من رئيس إرادة بديل رأي وفرت منه هروها زورك لتجيشنو تما فاول أنا خوي أفرتك تسمك دوازاريش خودي أو خزانة نيك رجل نبردموي من ذلك كان يمكن يا سادة واني رجليك بوام تشي دامني ذكرى سزاي يا سيد دوام برامر وخزان دامني كرجل نبرد سكان يعني بني توكل يعني بدين نبرد يعني رجل تاركان كمالك قاسم بسلاسل الصلاة ذكري كمالك يا سيد أبر رجلي كأيدي كنت بند بردم وتعامله ناشر استاني كيوم من كبر عمل آخر يعني كمالك يا ساك دوازات وأنا كيومنا سابك كمالك ما مرين إنسان يعني نقدر أفرك خودي كمالك ذبي بيدلا بون إنسان يعني خد كاتو بتساعد سيري أفرك كأفرتش مقوى إنسانا أفرتش كأنا بيركنوت وأنا أحسكنوت وأنا ذهناني هي لما كرجع وار رسامين بۆ خوێندن و فێربوونی ئافرەت بوون بە باشترین چارەسەری زانین کە بتوانێت دوازار هەموو شەشەکانی خۆی بکاتەوە لە سەروی ئەوەش هەموو ڕێکخراوانەی کە بە ناوی ئافرەتەوە قسە دەکەن حەقوایە خۆیان لەو قەڵبە ئەوەی ئێستای کە تێدان و بەردەوامشی دابوون دەرباز بکەن و بەڕاستیش بۆ مەسەلەی خەباتی ئافرەت و باسەی مافرەت جینایەتەکان و وریەکان ئافرەت بێن بدات
برادرێک پرسیاری هەیە کە بۆ سیاسەوە دەکرێت قوتابیەکان لە کۆلێژەکان وەڵام من ئەوەی تاقیدم ئەگەر بۆ خۆی تاقید بێ على ئەساس یاسای وەردەگرێت قوتابیان لە کۆلێژەکان سەتا هەفتای کۆ وەردەگرێت سەتا سی کرد دیارە ئەو برادرە بۆ گەڕێتەوە کەمی قوتابی بێ یاخود خودی دەسەڵات بەرپرسیار بێ من پێم وتی تۆ کە دەسەڵات ئەو یاسای بێدانی یاخود ئەو سیستەمی پەروەردەیە دێ سەتا هەفتای بۆ کوردانی دیارە ئێوە کۆمەڵێک بەهرە و کۆمەڵێک مخاطب و ئافریقا بژێرە بەرام دەکەن ڕەنگە ڕێژەی ئافریقا شەکەل هەبێ زۆرترەوە برادرێش پرسیار دەوێت کە ئاخۆ کابرایە کە ژنی خۆی دەکوژێنە سەر ها دوجار خودی ژنێک ئەچی مێردی پێکاتەوە ئەشی ناس یعنی کابرایەک دێ ژنی خۆی بەنەحەق ئەکوژێن دوجار هەر هەمان ژن یاخود ژنێک دێ لە بەرامبەر دەزانێتی مێردیشی پێکات وتم کاکە ئەوە بۆ خودی و ئافریقا گەرە تا درک بە بوونی خۆی ناکات هوشیاری کۆمەڵایەتی داگەڕاو نەبووە خەندان خان دە سلێمانی بە سوپاسەوە کە پرسیاری باسە ڕێگات چارەی کرد وتمان یعنی ڕێگات چارەی ئەو کێشانە هەم لەسەر ئاستی خێزان هەم لەسەر ئاستی کۆمەلگە خودی گۆڕان لە دابوونەوەیەکی کۆمەڵایەتی هەم لەسەر ئاستی یاسا و واتە دەسەڵاتەکە لەسەر ئاستی خێزاندا دەکرێت باوک بە چاوێکی یەکسان سەیری کچ و کوڕ بکات دەکرێت چۆن زۆر بە کوڕەکەی دەدا بداتە کچەکەی دەکرێت چۆن هاوکاری پشگیری و دەستگیرۆی کوڕەکەی کات دەستگیرۆی پشگیری کچەکەی کاتن دەکرێت برا لە ماڵەوە چۆن خۆی بە ئینسان دەزانێت بەرامبەریش خوشکەکەی خۆی ڕێز لێ بێنێت هەست بکاکەویش ئینسانە کۆلێ بەردەستێ و نییە دەکرێت چۆن بوار بە کەس کوڕ دەدێ بزێ بخوێنێ و بەردای سەرزم تاڵاچەکان بکە و مارسی هەموو ژیانی خۆی بکات بە هەمان کات ئەو خێزانە ڕێ بۆ ئافریقا بدا هەم بواری خوێنی بۆ بڕەسێنین هەمیش بواری بەشداریکردنی لە چاڵاچەکان بۆ بڕەسێنین هەمیش بە پێچوانێ من پێم وایە دایک و باوک دەبێت زیاتر پشتیوانی کچ بدەکەن لەبەرەوە هیچ نەبێت کوڕ بنیەشتی دایکە بتوانێت دوجار چارێک کۆمەڵ شتی خۆ بکات بەس ئەو کچە کە تۆ لەبەرەوەی بە هەموو شێوەکان سەرکوتەکرێت تۆش بێ لە ماڵەوە دووبارە لە هەموو بوونە ئینسانەکانی خۆی بەتاڵێکەوە لێرەوە پێویستە تۆ زیاتر پشتی ئەو کچە بگری زیاتر هانی پێ بۆ ئەوی بیرکاتەوە ڕێگای خۆی بەردەم خۆش بکەین وای لێ بکەین کە هەست بکات لەناو ماڵدا لە بەرامبەر خوشک و برا و دایک و بای خۆیدا ڕێزێکی هەیە لەسەر ئاستی حکوومەت و خزمان دەکرێت کۆمەڵێکی یاسا دامەدرێن بۆ نمونە لەوەی کە ئافرەتی قوتابیەکی کرد دێنرێتە دەرەوە لە خوێندن یاسا لە پێچینەوەی خۆی هەبێ بەڕاستی دەستگا حکوومیەکان لە پێچینەوەی خۆیان بەرامبەر ئەو خێزان هەبێ بۆ دەرێنێتەوە سەبەب چییە؟ کە بەتابەت شتە و قۆناغێکی ئیلزامیە لە قۆناغی سەرەتایی دەکرێت یاسا بەوە دابڕێت ئیدی بەڕاستی مەسەلەی فرەژنی لەسەر ڕاست لە قورئاندا بەخۆی ئەڵێ وإن خفتم ألا تعدلوا فواحدة كواتو دبا ياساش نرك ودامني تو دبي شنو مدك وكابرا فيها دوازار هذا رجال المحكمة كابرا دوجني كشمارة باش أو وتي وإن خفتم ألا تعدلوا واحدة ده سياسة أي أضعف الإيمان قانون يقدامني لهمان دادقاب لليوان يكمام دابر توندو أفضل كشمارة أو شيء يعني لو يرجع ياسا دوري بۆ مەسەلە دابنێ دوجار یاسا لە مەسەلەی ئەو توندوتیژانی کە بەرامبەر ئافرەت ئەنجامدێ بەڕاستی یعنی هەر کەسێک کە سوگاتیکردنە بە ئافرەت بنەوە بازارانەوە کوردوان تیرۆرکردنی ئافرەت یان لاشەی ئافرەت هەبێت تا ئێستا دەستگایەکی یاسای خۆی بەپرس نزانێت دوجار کە کەسە شەکتەشی کردێ لەبەر ئەوەی وشەی شەڕەفی لەسەرا یاسا خۆی لەو کەسە پارەت وڵاتە کە بەرگینی شەڕەفی کردێت یعنی خودی یاساش يعني برأي ما خلنا هذا لابد صار سريكان خزان هم أتوان دوري خبيني لو يكرر وافق سكر الكاتم يكسر كبر أمر بلاكي التعامل هم وشيء كان بسوز دان لرزق خذ يا ساكش هو أتواني خذ يكون مركز كويس بوا وشيء كنا وهي بردوام سيمينارات وتنان ركابي أفريقيا بعام أتوان كمر دوري بالاب بينن دوباره لما أقول قاوة سياسية في قرآن درس وقوا أفريقيا كانوا نبوا كاري سياسي لذلك بسالة كلامي بجد نبني أفرسان لزاوية الزجاج داري كان زيادة بود صلاة ناقريت ورنجة بو بدينا أما دجي أفرد بقريت له بواردا رنجة براسي دقو ريدنا إتا أفرد هي زوجي شباشي تواناي بجد داري كنيها تواناي كولكسنيها تواناي هي خدمة بكاتن بوستي باشر بنيتن ظلام دواتر كومرك بربسي دبر هندم هندسلامي ياسي وسلامي كومرك الشيء الله يخسرش زور زوانا براستي من ليرات
بەردەوام ویستن بەرگری ئافرەت بکەین و سەنگەرێک بەرامبەر پێوە دروست بکەین کەسی 2000 هەمووانەی کە ئەو خوشکەی بەخراوی منە بەخێر ئاسودی سلێمانی بۆ کتێبینیشە کرد زۆر بێوانەی مامنێتەوە پیاوەکان کە ئامادەن پێ بگرن بەڵام ئافرەتەکانمان نازانم تا ئێستاش ئامادە نین وەک وتمان بە شێوەیەکی ڕادیکاڵانە بێنە مەیدانەکە و بەجای تێدا بکەن ئەوەش یعنی ڕەنگ بێ لەو سەنگەرە من دۆڕاڕ بەزیرم پیاوەکان هێشتا مامنەوە بەڵام ئافرەتەکان پشتیان لێ مەکەین هەرچەند کاتەکەش درەنگە نازانم کەسی بێ پشتیاری هەیە فەرموو رخصت ندن زارش بکنم سرەتا دەستخۆشی لە پشتیوانی کۆمەڵی ئافریقانی کوردستان دەکەین و دەستخۆشیش لە ڕێکداری هیچی و هەرگای نووسەری ڕۆژنامەنووس مامۆستا نوری لێخاوی بکەین فقط هۆشیاری کۆمەڵایەتی لایەنێکی گرنگ پێکەدا هۆشیاری کۆمەڵایەتی لایەنێکی گرنگ پێکەدا ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی هۆشیاری کۆمەڵایەتی و جیاکاریەکەی ئەمە ژێرمۆ سەردوو هۆی سەرەکی یەکیان پێم وایە مەسەلە ئاینیەکەیە ئەوەی دیکەشیان مەسەلە دابوونەریتە سەخەتەکەی کوردەواریە ینی زۆر جارە دابوونەریتی کوردەواری ینی ڕێ لە هەندێک شتەبی بەحەقەت ئەوەی کەم یەکیان ئەوەی کە لە کۆمەلگەی ڕۆژهەڵاتیدا هەیە مەسەلەی باوک سالاریە ینی باو دەسەڵاتی بەسەر هەموو شتێکی هەیە لە کۆمەلگا ئەوەی دیکە مەسەلە ئاینیەکەیە ینی تازەش پێم وایە برادەرەش باسی لەوە کرد مەسەلەی دووشایەت و مەسەلەی هەتا لە مەسەلەی هەیات و هەتا حەدەت نانایە ئیسلام لەوەی گرێشی وای لێ دەبێتەوە ئاخر بەڵام هەتا حەدێک ئەتوانین بڕینکەوە ئاینی ئیسلام ینی ڕێگریەکی هەیە بەڵام بەو شێوەی نێکەوە باسی بوو شتێکی دیکەش هەیە مەسەلەی پیاوی دووڕووی ینی هەتا ئێستا زۆر لە لەسەر گۆڤای ڕۆژنامەکان لەوە سەر زۆر شتی زۆر شخص هەنایە کە بابەتی ئەنووسن دیفاع لە مافی ئافرەتەکەن و خۆەکەنە خاک و خۆر لە هەمان کاتیشدا هیچ وەختێک ئامادە نینە ڕێز لە خێزانی خۆشی ینی بەحەقەت ئەوە مەسەلەش زۆر گرنگە ئەوەی دیکەش پێم وایە ئافرەتی خۆت بەهۆی ئەو ظلم و زۆرەی کە چەند ساڵە لەژێر دەستی چوار دەوڵەتی داگیر کرد جیاواز لە ئایدۆلۆژیا لە سیاسەتدا فکرا لە هەر شتێکی ینی دابەش هەیە هێشتا بەخۆی نازانی مافی خۆی چییە مافی سیاسی خۆی چییە مافی نەتەوەی خۆی چییە ئەو مافە کۆمەڵایەتیانەی کە هەیەی مافی خۆی نییە ینی نمونەیەکی زۆر بەسیط کە ئافرەت هەست بە مافی خۆی ناکە وەلەو کاتەکەش ڕەنگە بەس هەر باسیەکە ئەو ساڵەکەی سەفی 6 بوون لە ینی ماوەن ئەوەندە نەمابوو 3 دەرس بێتەوە نەخوێن یەکێک لە مامۆستایەکان کە هات 3 دەرسم تەواو کرد گوتی ئەمەش 2 دەرسەکە هێنینەوە گوتی 5 دقە مەزارە لە خۆڕن ئیسراحەتی کە ئیسراحەتی کرد لە خلال ئەو 5 دقەی قوتابیەک کەمە تاخیر بوو ینی 4-5 ثانیە ماوەی بوو کە هاتە ژۆرە گوتی ئەو 5 ثانیە تاخیر بەداهاتی ڕێژی کەواتە کە مامۆستایەک کە بەخۆی ڕۆشنبیری کە نەوەشی پێکەوی کە بەخۆی بە زەعیفە و بەخۆی خۆی بەکەمدانێ ئەم داوای مافی چی بکەن استاذ بۆ بەڕستاک حەسەن با بەڕستاک ئەمیر بفەرمێ بەڵام حەز دەکەم مداخەلەکان کورد بن لەبەر ئەوەی کاتێکە درەنگە ئێوانێتەناش زۆر خۆشحاڵم کامێدەبوونیشی بەدیێن لێرە تایبەتی شارستکەڕەوە شارێکی پێدا خەڵکانێک هەن یانەوێت لە مەزارە ئەقەفیەکە بتوانن یان بتوانن لەو وارە کار بکەن و دەکانێک بۆ شارە بدەن خەڵکێکی جوانن بەڕاستی
دەستخۆشە لێرە مامۆستاییەکەم بەجددی کۆڕەکەی زۆرێکی زۆری تێدا بوو کۆڕەکەی تاکیدی واقعی ئەمڕۆ تاکیدی واقعیەکە و وێنەوەیەکی باشی بۆ کردووە بەس من نەقدێکم هەیە بەرامبەر قسەکەی مامۆستاییەکەی ئەو دەڵێت هۆشیاری شتێکی مەلموس نییە و هەر بە مەلموس نێنێتەوە بەڵام من لە بڕوایەدام کە هۆشیاری ئەگەر چی خۆی شتێکی مەلموس نییە بەڵام دوازار کە خودی ئەو هۆشیاریەکان بە خۆی داتنەوە لە خۆی لە شتە مەلموسەکانە بێنێتەوە وڵاتای هۆشیاری کاتێک بە جوڵا ئەکەوێتن بزەو تەناوە شتەکانی لە گۆڕاندا ئەبێتن ئەو کاتەیە هۆشیاری ئەپڕژێتەوە سەر ژیانە دەرەشتەکەی ئەوەتە هۆشیاری ئەبێت بە شتێکی مەلموسیش یعنی تۆ لە ڕێگەی شتە مەلموسەکانەوە دەرەک بە مشتێکی یاخود تەقەوەری ئەو وڵاتەوە سەقەفە کەلتوریەکە مثلا بۆ نمونە ئەوروپا ئەوروپا لە بۆری تەکنۆلۆجیا دەورێکی باڵای وەرگرت ئازارزانە هۆشیارەکە تەحویل بۆ ئێمە لە ڕێگای تەتەوەرات تەکنۆلۆجیاکانەوە دەرەک بە هۆشیاری ئەوروپاکەین کە هۆشیارەکە نامەلموسیەوە ئەبێتە شتێکی مەلموس ئێمە تا ئێستاش لەگەڵ بابێتن بە هەڵا لە ئەخلاقی گەیشتین وا تێگەیشتن کە ئەگەر کچێک کوڕێکی خۆش بێت وەری ئەخلاقی کە بێت ئەگەر کچێک بێوێتن تعبیر لە ذاتی خۆی بکاتن یاخود بێوێتن بەشداری لە بوارە کۆمەڵایەتیەکان بکاتن و بە جۆرە حەیاتێکی تر بژیتن کە پێشتر ڕێگای بۆ خۆی بدۆزێتەوە یان مەجالێکی فراوانی لێ بۆ بتوانێتن ئارەزوەکانی یاخود بیرۆڕەکانی تەحقیقی خۆی بکاتن لە لێرە ئەخلاق ناکرێ ئێمە بە بیبەستینەوە تەنها بەلایەنە جنسی یاخود بەلایەنە ناموسیەکەوە لەبەرەوەی ئەخلاق بەر لە هەموو شتێک بنیادێکی قوڵە بنیادێکە کە ئینسان لە ڕێگای ئینسانیەتی خۆیەوە ئەتوانێتن گەورەترین ئەخلاق نیشان بێت کەواتە ئەخلاق چییە؟ ئەخلاق هەرەوە نییە کە کچێک کوڕێکی خۆش بێت یان بە گشتەکەی بیبەستینەوە بە لایەنی ناموسەوە بەڵکە ئەخلاق بۆ بەر لە هەموو شتێک ئەخلاق مانایەکی فراوانی هەیە مانایەکی ئینسانی هەیە ئینسانی بە ئەخلاقەوە ئینسانەیە کە ئەمانە ئینسانیەکانی وجودی خۆی لە خۆیدا دروست کردووە و دەورێکی بەرچاوی لە وارە کۆمەڵایەتیەکانەوە بۆ گۆڕانکاری بار و گوزەرانی ئافرەت یاخودکاری ئافرەت پێویست ناکات چاوەڕوانی پیا بکاتن و پیا و ئەو گۆڕان و تەحویلاتی پێ ببەخشێتن بەڵکە دەبێتن لەناوە خۆی قودرەتێکی ناوەشی دروست بکاتن قودرێتێک بتوانێتن هەم بەسەر خۆی گازاڵ بێتن هەم بەسەر واقعا حاڵەکەی کە خۆی تێکەوتووە دروست بکاتن یعنی ئەو قودرەتە پێویستە دەبێت ئەوەی چاوەڕوانی پیا بکاتن خۆی لە خۆی دروست بکاتن بەخراوی ئافرەتان تەنها بۆ لایەنە ئەو کەشەکەیە ئەگەر ئەو ڕێکخراوێکی ئافرەتان هەبێتن بە ناوی مافی ئافرەتانەوە کار بکاتن ئەوە لە ئاساسە ئەگەر خۆ ببینەوە لە ئیش و کار و میکانیزمی ئەو ڕێکخراوە تحویل لە خواستی ئافرەتان ناکاتن یاخود ئیشی ئەوە نییە واقعی ئافرەتان بگۆڕێتن بەڵکە تەنها ڕێکخراوێکە وجودێکی هەیە بۆ ئەوەی بیسەلمێنی ئێمەش وەکو وڵاتە پێشکەوتوەکان ڕێکخراومان هەیە کە تحویل لە مافی مرۆڤ بکاتن ئێمەش هیچمان لەوان کەمتر نییە و شان بەشانی ئەوان هەڵن ئەنی کاتێک پیاوەی گەورەیەکی خۆی ئەسەلمێنێتن ئەو کاتێک وەکو خۆی سەیری ئافرەت بکاتن ئافرەت کاتێک بە پلە دوو حسابی بۆ کرێ یاخۆن ویست و خواستی خۆی بەتاڵ کرێەوە ئەو کاتی گەورەی پیاوی شەکەوتێتن چونکی گەورەی ئینسان لە چیدایە گەورەی ئینسان لەوەدایە بۆ هەموو شتەکانی دەوروبەری تعاملێکی منطقیانە بکاتن یعنی کاتێک لەگەڵ ئافرەت تعامل دەکاتن هەوڵ دەداتن بۆ منطق تعامل لەگەڵ بکاتن وەکو خۆی سەیری بکاتن چونکە ئافرەتیش وەکو یەک حەزەکە ژیان تامی ژیان بکاتن یاخود حەزەکە خواسەکانی خۆی لە ژیان جێبەجێ بکاتن و لە هەمان کاتیش غەریزەی خۆی هەیە کە مەفروزە و غەریزەی ڕێگای پێ بدرێتن و سەرکوت نەکرێتن
بەڵام ئەگەر ئەوڕۆ سەیری واقعی خۆمان بکەینە واقعەتیدا دەسەڵاتی پیاوسالارەتی زۆر زەڵە بەسەر واقعی تایبەتی خۆمان هەروەکە ئاشکرایە کە چۆن پیاو بەمانای عەقڵی تایبەتی خۆی و دەسەڵاتی پیاو و بەمانای زیرەکایەتی خۆی سوکایەتیشی تەواو بە ئافرەت دەکات. زۆر سپاس.